نزیک دەبینەوە لە وەرزی سەرما و زستان هاوڵاتیان ئامادەکاری دەکەن بۆ ئەو وەرزە، بەڵام نرخی سوتەمەنی لە هەرێمی کوردستان نیگەرانی دروست کردووە و جیاوازی نرخەکە لەگەڵ خواروی عێراق چوار هێندەیە و حکوومەتی ماوە بەسەرچوو بە نرخی بازرگانی پێیان دەفرۆشێتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان لە باتیەوەی کە کاراسانی بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەتی کوردستان کە باری خەڵکی گران کردووە زیاتر لە خواروی عێراق بەرمیلێ نەوت نرخی بە 30,000 دینارە لە هەرێمی کوردستان نزیکەی 150,000 دینارە، بنزین لێ بە 450 لێرە بۆتە 900 دینار، گاز هەر ماشەوە. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان کە بە حسابی خۆی ڕێکەوتنی نەوتی کردو لەگەڵ حکوومەتی عێراقیە ماگانە 50,000 بەرمیل نەوت وەرئەگرێتەوە بە حساب بۆ سوتەمەنی ناوخۆ، بەڵام بە نرخی بازرگانی بە هاوڵاتیانی خۆی دەفرۆشێتەوە. ئەو جیاوازیەوە چەند ساڵەوەتی من فکرم کردو و فام کردێتەوە هەرو جیاوازیە هەبووە لە بینی حکوومەتی عێراق و ئەم هەرێمەی خۆمانەکەتیاین. ئێمە لەسەر وڵاتێکین بە تایبەتی چەمچەماڵ کە با بڵێن ژێرمان غازە نەوتە، ئاڵتونە کاکە ئێمە ژێرمان ئاڵتونە، ئێمە ژێرمان نەوتە غازە، معقولە ئەبی ئێمە کە نەوتەکەی خۆمانە غازەکەی خۆمانە کابرا لەوێ لە ئێمە هەرزانتر بیفرۆشە لە پای چی؟ لە پای ئەوەی کە حکوومەتێکی سربەخۆنین. لیترێ بنزین لە حکوومەتی کەرکووک 450 لیترە، لە خۆمان 800 دینار 900 دینار 1000 دینارە. ئەم فەرقە زۆر زۆرە. ئەم خەڵکە ڕەش و ڕووتە، ئەم خەڵکە داماوە هەر لە بەیانی و تایوارە ئەم خەڵکە ڕاکە یخۆ بێ فەرقێکی هەبێ کاکە لە چاوی کە من ژێرەکەم غازە ژێرەکەم نەوتە. جگە لە نرخی نەوتی ماڵان نرخی بنزین و گاز لە هەرێم دووقاتی بەغدایە. چالاکێکی مەدەنی دەڵێت ئەمە بازرگانیە و بەسەر هاوڵاتیانی هەرێمەوە دەکرێت. یەکێک لەو کێشە گەورانی کە لە سنوورەکەی ئەمە هەیە بەڕاستی بابەتی سوتەمەنیە کە یەکێکە لە پێداویستەکانی خەڵک چی بۆ ماڵەکانە چ بۆ ئۆتۆمبیلی تایبەتیە چ بۆ ئۆتۆمبیلی گواستنەوەیە. ئەیبینین لەم کاتی بانگەشی هەڵبژاردنە یەکێک لە کارنامەکانی لیستی 285 کۆمەڵی دادگەری کوردستان کارکردنە لەسەر بابەتی سوتەمەنی، چکەم بیرمان نەچێ ئێمە لە شاری چەمچەماڵ و شۆرشکێ لەگەڵ کەرکەمە بەڕاستی لە هەندێک شوێنە چەند دەقەیەک دوورین لێکەوە لەوێ لیترێکی بنزین بە 450 دینار و لێرە بە 1000 دینار کەمتریان زیاتر. بەڕاستی ئەمە جۆرێکە لە بازرگانیکردن بەسەر خەڵکەوە، بەسەر مامۆستاوە، بەسەر فەرمانبەرەوە، بەسەر شۆفێرەوە، بەسەر شۆفێری بارهەڵگرەوە بارگرانێکی گەورەیە. یەکێک لە بڕگەکانی کارنامەی لیستی کۆمەڵی دادگەری بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق هاوتاکردنی نرخی سوتەمەنیە. سەرۆکی لیستی کۆمەڵیش بەڵێن دەدات کاری جددی لەسەر بکەن. من پێم وایە ئێمە ئەرکێکی سەرەکیمانە کار لەسەرۆ بکەین لە بەغدا، ئینشاڵڵا کە گەیشتینە بەغدا کار بکەین لەگەڵ چاکە خوازانی پەرلەمانتاران، ئەوانەی کەوا بەرنامەیانە خزمەت بە خەڵکی کوردستان بکەین، هاوتای نرخی سوتەمەنی کوردستان وەکو بەغدا لێ بکەین. ئەمەش دیارە ئالێت و میکانیزم و کارنامەی خۆی ئەوێ و کاری خۆی ئەوێ. ئێمە ئەو بەڵێنە ئەدەین پشتیوان بەخوای پەروەردگار هەموو فشارێ بکەین، هەموو ڕێگایە بگرینە بەر کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەو ناڕەحەتیە ڕزگار بکەین. ینی لە یەک وڵاتە کە عێراقە نرخی سوتەمەنی لە کوردستانە دووقات و نیوی بەغدایە، ینی ئەوە بە کاتێکە بەتابێت لە ڕووی نەوتەوە کوردستان سارترە لەو ناوچانەی عێراق. گەرچی هەرێمی کوردستان و بە تایبەت قەزای چەمچەماڵ ژێرخانێک لە سامانی سروشتی هەیە، بەڵام خێر و بێرەکەی بۆ هاوڵاتیان نەبووە، بەڵکو تەنیا بەرپرسان گیرفانی خۆیان پێگەرم کردوێتەوە. ڕێبی محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.